بەڵێ خۆشەویستان دەچێنەوەی تەوریەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارە بە هەوڵەکان بە بازاڕکردنی بەرەبوومە هاوینەکانی جوتیاران لێستا دەکات لە وەرزی هاوینداین ئیتر وەرزی پێگەیشتنی بەرەبوومە هاوینەکان بۆ لە ئێستادا هەوڵ هەیە بۆی کە بتوانرێت ئەم بەرەبوومانە با بازاڕی بکرێت بۆ مەستا لە ستودیۆکانمان لە شاری هەولێر دەچێنەوەی زۆر بەڕێز هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کاک هیوا سڵاو لێبێت بانیت باش سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆ کوردستانی لەگەڵ ئێمە ئامادەیت. سلااوتان لێ بێ و بەیانی ئێوەش باش سپاس بۆ گرنگیدان بە چالاکیەکانی وەزارەتی کشتوکاڵ و بەرهەمەکانی جوتیاران. سپاس بۆ بەڕێستان. کاک هیوا لە ئێستادا هەوڵەکان بۆ بە بازاڕیکردنی بەرەبوومی هاوینەی جوتیاران چۆنە؟ گەشتونەتە شوێ هەوڵەکان لە چ ئاستێکدایە؟ بەڵێ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە چوارچێوی هەوڵەکان بۆ بەهێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان و هەوڵەکان بۆ ڕێخستنی بازار بۆ ساختکردنەوەی بەرەبوومەکانی جوتیاران بەردەوامە لە چوارچێوی یاسای پارێزگاریکردن لە بەرەبوومە خۆماڵیەکان و لە چوارچێوەی جێبەجێکردنی ڕۆژنامەی کشتوکاڵی کە ڕێکارەکانی ڕەخساندنی بەژۆنی جوتیارانی تێدا ڕێکخراوە بە تایبەتی بۆ ئەوەیەکەوە لە چوارچێوەی مەوسومی پێگەیشتنی بەرەبوومە کشتوکاڵیەکان ئەو بەرهەمانێکە لە بازاڕەکانی ناوە خۆدا هەن چۆن ڕێکیان بخەین و چۆن بازاڕیان بۆ بکەینەوە هەماهەنگیەکان چۆن ڕێک بخەین. وەزارەتی کشتوکاڵ لە ئێستادا کە بەپێی مەوسومی هاوینەیە کە زۆربەی بەرەبوومەکانی سەوزە و میوە لە ئێستادا پێڕادەگەن لە ناوڕاستی مانجی 5 تا کۆتایی مانجی 11 لەو ڕێکاراندا ئێمە چەندین هەنگاوی زۆر گرنگوان هەیە کە یەکەم هەنگا ئەوەیە کە لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی عێراقی بەردەوام لە هەمانجیدان بۆ کردنەوەی دەواازەکانی ناوڕاست خواروی عێراق و لە هەرێمی کوردستان بەڕووی یەکتریدا بۆی کەوا بتوانین سوود و بەشەوەندی گشتی جوتیارانی هەرێمی کوردستان و عێراق ڕێک بخەین لە چوارچێوەدا جم و جۆڵی بەرهەمەکانمان بەپێی پێویستی بازاڕی ناوخۆیی بەردەوام کراوەیە و ناو کێشە ڕوودەدا بەڵام هەمانجیەکان بەردەوام چارەسەریان دەکەین. لە هەمان کاتدا بەشێکی زۆری کارگەی پیشەسازی گرنگ لە هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشتوکاڵ لەم کابینەیە دروست کران بە تایبەتی بۆ کارگەکانی دۆشاوی تەماتە بۆ بە پیشەسازیکردنی بەرەبوومی پەتاتە و چەندین کارگەی تری بواری شیرەمەنی و بواری پەلەوەری لە ئێستادا کاری لەسەر دەکرێت و جگەلەوە ڕێکارەکانی وەزارەتی کشتوکاڵ بەردەوام بۆ ئاسانکردنی ئەو میکانیزمانێکەوە بۆ بەرهێنەران و جوتیاران و خاوەن پرۆژەکانی ئێمە بۆی بتوانین بازار سازی لە دەرەوە ڕێک بخەین. خۆتان ئاگادارن کەوە لە ماوەی ڕابردوو وەزارەتی کشتوکاڵ توانی بازارەکانی کەنداوی عەرەبی وڵاتی ئیمارات و یەکێتی ئەوروپا بەڕووی خۆیدا بکاتەوە و لەگەڵ هەماهەنگی خۆمان بە بەردەوامی لەگەڵ سەرمایه‌گوزارانی وڵاتی بیانی کەوا چەندین زۆر بەرهەمی ناوخۆیی بە کوالیتی بە زۆر باش بە پاکیجی زۆر پێشکەوتوو هەناردەی وڵاتان کراوە. ئەمەش لە پێنا ئەوەیەکەوە هەم بەرەبوومەکانی خۆمان ساف بکەینەوە بازارێک لە دەرەوە دروستکەین لە هەمان کاتدا سەرنجی وڵاتان بەڕووی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان و سەرمایه‌گوزاری ڕابچێشینکەوە بێت لە هەرێمی کوردستان کارمان لەگە بکەن و پاڵپشتی بەرهەمەکانی ئێمە بکەن. کاکیوە زیاتر بازاڕەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقدا بۆ بەرەبوومە جوتیارەکان دەکرێتەوە یاخود هەوڵتان داوە کە لە دەریشەوە بازار پەیدا بکەن یاخود خواستەکە زیاتر لە ناوخۆیان لە دەرەوەیە؟ بەڵێ خۆی ئامانجی یەکەمی وەزارەتی کشتوکاڵ بریتیە لە دابینکردنی هەنگاوەکانی خۆبژێوی کە پێویستمان بۆ یەکەوە وەکو هەرێمێکی سەرخامگیر بۆ ڕێخستنی بازاری ناوخۆیی پشت بە بەرهەمی ناوخۆیی ببەستین و هۆشیارێکی نیشتیمانی لە ناو هاوڵاتیانی خۆمان دروستکەینکەوە هەموو زۆرە بەرهەمەکانی ناوخۆی لە بەرەبوومی سەوزە لە میوە لە بەرەبوومەکانی چەرگە پەلەوەریەکان بەرهەمی مریشێک هێلکە بەرەبوومە شیرەمەنیەکان بەرەبوومەکانی بواری پیشەسازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشت بە بەرهەمی ناوخۆیی ببەستن بۆ پاڵپشتیکردنی داهاتی ناوخۆیی جوتیاران و لە هەمان کاتدا لە ڕووی جوولەی ئابووری لە هەرێمی کوردستان و ئەمە یەکێکە لە هەوڵانێکەوە ئێمە ئامانجمانەکەوە بگەینە قۆناغێکەوە زۆرترین بەرهەم لە ناوخۆ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکەین و پشت بە بەرهەمی هاوردە لە بوارانێک کە بواری بەرهەمێنانی کشتوکاڵی نەبەستین. لەبەرەوەشە کە باسم کرد ئێمە ڕۆژمێری کشتوکاڵیمان ڕێخستووە هەندێک بەرهەم هەن لە وەزارەتی کشتوکاڵ لە چوارچێوەی ڕۆژمێری کشتوکاڵی لە هاوردەکردنیان قەدەغە کراوە بەهۆی ئەوەیەکەوە ئێمە گەیشتینە هەنگاوێکی زۆر گەورە لە لوتکەی بەرهەمێنانی خۆبژێوی لە هەمان کاتدا بازاڕەکانی دەرەوەش وەکو دەبینین کە ئێتا ئێستا ئێمە لەگەڵ وڵاتی ئیمارات پەتاتە هەناردەی وڵاتانی ئیمارات و کەنداوی عەرەبی دەکەین و بەرهەمەکانی هەنجین بەرهەمی هەناری کوردستان بەرهەمی
لە هەمان کاتدا بەرهەمەکانی سێ و بەرهەمەکانی تری سەوزە ئێستا لە بازاڕەکانی جیهان پێشوازی دەکرێت ئەمە لە ئەنجامی ئەوەیەکەوە هەرێمی کوردستان کرانەوەیشی زۆر باشی بەخۆبینیوە و جەخت کراوەتەوە لەو دیدار و بەشداریکردنانی وەزارەتی کشتتوکاڵ لە دەرەوە کە کاری باش کراوە و ئاسانکاری باش کراوە بۆ نەهێشتنی ئەم ڕۆتینانە بۆ کار ئاسانی بۆ دەرفەتەکانی وەبەرهێنان بۆی ئەم ڕێگەیە بە کراوەی ماوەتەوە و ئێمە زیاتر جەختی لەسەر دەکەینەوە و ئامانزمان ئەوەیە بەڕاستی بە ژەوندی زیاتر بۆ جوتیارانی خۆمان بڕەخسێنین. بەڵێ لە هەرێمی کوردستاندا زیاتر لە ئێستادا و خواست و پێداویستی لەسەر چ بەروبوومێکە چ بەرهەمێکە؟ بەڵێ خۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە وەکو بەروبوومە کشتتوکاڵەکانی پێی دەڵێن سفرەی خوانی هاوڵاتیان خۆمان وەکو هاوڵاتی من و جەنابەت و بینەرەکان هەژمار بکەین ئێستا هەموو هاوڵاتیەک ڕۆژانە پێویستی بە بەروبوومەکانی سەوزە و میوەیە هەموو هاوڵاتیەکە بۆ چێشت و پێداویستیەکانی خواردنی ڕۆژانەی لەسەر سفرە خوانی هەموو ماڵێکدا ئەو بەروبوومانن کە جوتیارەکان لە چێڵگەکانی خۆماندا بەرهەمی دێنن جگە لە سەوزە و میوەتەنان بەروبوومی گۆشت و گۆشتی مریشک و هێلکە و بەروبوومی هەنجین و خارچک و تەحین و برنج و هەموو ئەو خواردنانەی کاوا لە سێکتەری کشتتوکاڵدا لەسەر چێلگە بەرهەمێنانی بۆ دەکرد یاخود لە ناو کارگەکانی پیشەسازی بەرهەمێنانی بۆ دەکرێت هەمویان ئەو بەرهەمانن کەوا پێویستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن و ئێمە زیاتر گرنگی بە هەمەسەرشنکردنی بەروبوومە کشتتوکاڵەکان دەدەین بۆی کەوا ڕەچاوی دابیکردنی ئەو پێداویستیانە بدەین کە لە سفرە خوانی هەموو ماڵێک لە چێلگەوە تا دەگاتە سفرە و دەستی بەکارهێنەرانی هاوڵاتی هەرێمی کوردستان. بەڵێ ئەستی بەرهەمانە لە ئێستادا لە هەرێمی کوردستان تاو بەشی خواستەکە دەکات؟ وەکو باسم کرد ئێمە لەم کابینەیە گرنگی زۆرماندا بە گەیشتن بە ئاستی خۆبژەوی لە هەمەسەرشنکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکان و هەندانی دەستی کاری ناوخۆی و ئاسانکاری بۆ وەرهێنەران دامەزاندین چەندین پرۆژەی استراتیژی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی لەم کابینی لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ لە زۆر هەنگاو گەیشتینە تا ئامانج و لە زۆر هەنگاو ئێمە تەنان نەک پێویستەکانی هاوڵاتیانمان دابین کرد بەڵکو ئێستا ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کەوا کێشەی ساختکردنەوەی بەروبوومەکانمان هەیە ئەگەر سەیری بەروبوومەکانی چێلگە پەلوەریەکان بکەین بۆ نمونە ساڵانە نزیکەی 100,000 تۆن گۆشتی مریشک لە پێویستیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیادە کە لەبەر ئەوەی کەوا زۆر کارکراوە لەسەر پرۆسەی بۆ بەرهێنانی کشتتوکاڵ لە سێکتەری دەوازیر لە هەمان کاتدا لە بەرهەمێنانی هێلکە کە ئێستا ئێمە لەم کابینەیە ڕۆژانە نزیکەی 14 بۆ 15,000 کارتۆن هێلکەی ناوخۆیی کە بە کوالیتی زۆر پێشکەوت بەرەم دێت لە پێویستیەکانی هاوڵاتیانی ناوخۆمان زیادە ئێمە لەو کاتەدا سەرباری ئەوەی کەوا ئیکتیفای ناوخۆیمان دابین کردووە دەبێت ئەو کێشەیەش چارەسەرکەین کەوا بۆ بەرهێنەرەکان خاوەن پرۆژەکان جوتیاران دڵنیابن لە ڕەخساندنی بازاڕێک و جموزۆڵی ئابووریان بەردەوامبی بۆی کەوا ئەوانی زیانیان پێ نەگات. بەڵێ لە ڕووی خواستی هاوڵاتیانەوە یاخود لە ڕووی ئەو بەرهەمانی کات دەمێنێتەوە تا چەندێک هەڵتان داوە کە بە پیشەسازی بکەن پێشتر باس لەوە کە چەند بەرهەمێک ئێوە دەتانەوێت جیاواز لا بەکارهێنانی ناوخۆدا بکەنە بواری پیشەسازیەوە ئاسی بەرهەمەکان لە ئێستادا چەندێکە یاخود ئەو بەرهەمانە کامانن کە زۆرترینی دەتانەوێت لە بواری پیشەسازیشدا سودی لێوەربگرن؟ بەڵێ ئێمە پرسیارێکی جوانە ڕاستی هەر لە کەناڵەکەی جەنابتان چەندین ساڵ پێش ئێستا دەمان بینی کەەوە جوتیاران دەهاتنە سەر شەقام ناڕزاییان دەردەبڕی بەرهەمی تەماتە لە سەرزادەکان دەڕژا بەرهەمی پەتاتە لە سەرزادەکان دەڕژا خەڵک جوتیاران هاوڵاتیان ئەمەیان بەچاوی خۆیان دەبینی کەەوە کێشەی ساختکردنەوە هەیە خەڵک زیانی پێدەگا ئێمە لەم کابینەیە ئەم کێشەیەمان چارەسەر کردووە بەشی زۆری ئەو بەرهەمانی کە لە پێویستەکان ناوی خۆی زیادن ئەگەر نمونەی تەماتە وەربگرن ئێستا ئێمە سێ کارگەی گەورەی دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستان کار دەکا جگە لەوەی دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستان بەردەست دەکا و دەنێرێتە بازاڕەکانی دەرەوە کامە یەکێکە لە هەنگاوەکان بۆ نمونە بەرهەمی پەتاتە کە ئێستا لە 7 کارگەی بە پیشەسازیکردنی بەرهەمی پەتاتەمان هەیەکە بۆ بەرهەمەکانی جیبس و فینگەر و پێداویستیەکانی بازار بۆ سێشخانەکان و هاوڵاتیان دابین دەکا لە هەمان کاتدا بۆ بازاڕەکانی تریش بۆ نمونە بۆ بابەتی شیرەمەنیەکان ئێستا چەندین پرۆژەی تاواکاری استراتیژی زۆر گەورە هەیەکەوە بەرهەمی ئاژەڵدارانی چێڵگەکانی لادیەکانی دەستی زوتیاران وەردەگرێتەوە شیرەکانیان لێ دەکڕێتەوە دەباتە کارگەیەکی پیشەسازی سەزەم ئەم شیرانە دواتر دەکاتە پرۆسەیەک و بەرهەمێنانی بەروبوومە شیرەمەنیەکانی بۆ ڕێک دەخات بۆ نمونە بابەتی بە بازاڕکردنی گەنم کەوا ئێستا چەندین سایلۆ و کارگەی پیشەسازی گەنمی پێشکەوتوو
بۆ بەرهەمێنانی گەنم هەروەها بۆ بە پیشەسازیکردنی بەروبوومەکانی گەنم و دانەوێڵە لە هەرێمی کوردستان کراونەوە. یعنی ئێمە سەرباری دابینکردنی هەنگاوەکانی دابینکردنی پێداویستیەکانی هاوڵاتیان لە چوارچێوی سەبەتەی ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان ئەم بابەتەش ڕەساو دەکەین کەوا کارگەی پێشکەوتووی پیشەسازی پرۆژەی گرنگی استراتیژی لە هەرێمی کوردستان ئەنجام دەین بۆی کەوا هاوتەریبی بازار بەروبوومەکان بە شێوەی تریش بە شێوەی پاکێجین و بە شێوەی پیشەسازی لە بازارەکانی هەرێمی کوردستان تەنان لە بازارەکانی دەرۆش دابین بکەین. بەڵێ کاکیوە جیاواز لە بەروبوومی جوتیاران و هەروەها کشت و کاڵ کێشێکی دیکە هەبوو لەم چەند ڕۆژەدا ئەویش کێشەی فرۆشتنی گۆشت بوو تایبەتی چەند کۆمپانیایەکی تایبەت لە شاری سلێمانیدا کە تێیدا سەرپەرشتی شوازی فرۆشتن و هەروەها پشکنینی ئاژەڵەکان دەکەن ئەمە نەڕزایەتی لای گۆشت فرۆشان لێکەوتەوە و بە شوازە گەشتەکان باز لە بەرزبوونی نرخی گۆشت دەکەن. دەمەوێت بەڕستان لەسەر ئەمە کۆمنتی بەڕێستان بزانم. بەڵێ ئێمە ئاگاداری ئەو کێشەین ڕاستی لە چەند پشوو بوو بەڵام بەدووادا سوورمان کرد بۆ بابەتە لەگەڵ فەرمانگەکانی خۆمان لا وەزارەتی کشت و کاڵ هەر ئێستا کە پێشەوەی داخلی بەرنامەکەی بەڕێستان بم لەگەر بەڕێز بەڕێوەری ڤێتەرنەری لە پارێزگای سلێمانی قسەم کرد. ئەمە هەنگاوێکە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ کەرتی تایبەت وە لەگەڵ تیمەکانی فەرمانگەی ڤێتەرنەری لە وەزارەتی کشت و کاڵ کاری لەسەر کراوە هەوڵێکە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان لە دانانی سیستەمێکی تاقیگەی پێشکەوتوو خۆتان ئاگادارن کەەوە نەخۆشی تای خۆیان بەربوون لە عێراق بڵاوبۆتەوە لە هەرێمی کوردستان بۆ دڵنیابوون و ڕێگریەکان لەم بابەتە پێویستمان بە تاقیگە و سیستەمێکی پێشکەوتوی پشکنینی بەروبوومەکانی چێلگەی و پەلەوەری و ئاژەڵداران هەیە. ڕاستە ئەوانی گەران بوون و ئێستا لێکۆڵینەوە کراوە لەسەر ئەم بابەتە لە چەند ڕۆژی داهاتوو لەسەر ئاستی وحدەی ئیداری سلێمانی لە نێوانکەتی تایبەت و نوێنەری ئەو ئاژەڵدارانەوە کوشتارگەکەی ئەوێ و نوێنەری کەرتی تایبەت و نوێنەری وەزارەتی کشت و کاڵ لەوێ پێکەوە کۆ دەبنەوە هەمانجی دەکەن لێکە لێکتری ئینشاڵڵا نەتیجەی باشی دەبی و ئەگەر بەراورد بکەین ئەو نیگەرانەیە کە دوێنێ و ڕۆژانی تر هەبوو ئەمڕۆ دۆخی کوشتارگەکە و سەربڕینی ئاژەڵ بەرەو ئاسایی بوونەوە دەچێت و ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ بەردەوام بەدواداچوون دەکەین بۆی زۆرێک لە هاوسەنگی دروستکەین لە نێوان بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و ئەو پرۆسەیەکە وەزارەتی کشت و کاڵ خۆی کاری لەسەر دەکات. بەڵێ کاکیوان نیگەرانی گۆشتفرۆشان لەوەدایە کە دەڵێن ئەوان نرخەکانیان زیاد کردووە لەسەر ئەمان بۆیە ئەمانیش ناچار دەمە کە نرخی گۆشت بەرز بکەنەوە. ئێوە چەندێک کارتان کردبووی کە بتوانن نرخەکە هاوسە بکەن خۆ بە شوازێک لە شێوازەکان ئەو بیبەتە دروستێ وەرنەگیرێت؟ بەڵێ وەکو باسم کرد ئەم بابەتە دۆخەکە ئاسایی کراوەتەوە بۆی کەوە کۆبنەوە بکرێت و لێکتێگەیشتن ئەنجام بدرێتن بۆی بگەینە نەتیجەیەک هەم پرۆسەکەی سەربڕینی ئاژەڵ لەم شوێنە بەردەوامبی و هەمیش لێکتێگەیشتنێکە بێ و کارەکان بتوان بەردەوام بکەن هەردوو لە ئاگاداری کێشەکانی یەکترین و ئێمەش بەدواداچوومان کرد وەکو باسم کرد ئەمە پێشنیارانە لەگەڵ یەکتری لە کۆبنەوەکە باز دەکەن بۆی ئەنجامێکی هاوبەشە بێت چونکە وەکو باسم کرد ئەم چەند ڕۆژە پشوو بوو بەڵام ئێمە هەر وەکو خۆمان وەکو تیمی وەزارەتی کشت و کاڵ وەکو باسم کرد پێشەوەی بێمە ئەم بەرنامە لەگەڵ بەڕێز بەڕێوەری ڤێتەرنەری قسەم کرد گوتی ئێمە خەریکی نەم کێشەیە بەرەو چارەسەرکردن دەبین ئینشاڵڵا. بەڵێ ئەمە تەنیا لە سلێمانیدا جێبەجێ دەکرێت خۆ لە تەواوی کوردستانیشدا ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت؟ خۆی بابەتی ڕێکارەکانی ڕێخستنی پشکنینی چێلگەی یاخود پشکنینی بەروبوومە کشت و کاڵیەکان بەروبوومەکانی کەرتی تایبەت یاخود کەرتی گشتی پێویستی بەڕێخستنە بەڕاستی و هەمووان هەموو جار گلەی دەکەین لەسەر بابەتی کوالیتی کۆنتڕۆڵ و لەسەر پشکنین و لەسەر دڵنیابوون لەسەر ئەو خواردنانەی کە دەخورێن و ئەو خواردنانێکەوە بەکاردەهێنرێن دڵنیابین لە سیستەمی بەکارهێنان و دڵنیابین لەوەی کە هەموو شتێک بە شێوەیەکی تەندروست و دوور لە بڵاوبوونەوەی نەخۆشی دەگاتە دەستی هاوڵاتیان. ئەمانە کۆمەڵ ڕێکارن بەڕاستی لە دەواازەکانی هەرێمی کوردستان و لە مەرزەکانەوە لە چێلگەکانی بەرهەمێنان و لە کوشتارگەکان ڕێکاری بۆ گیراوەتە بەر بەڵام ئەمەش ئەگەر لێکتێگەیشتن و شیکردنەوەی باش بکرێت لەگەڵ ئەو کەسانێکەوە بەرکەوتیان دەبێت لەگەڵ ئەم پرۆسەیە لەگەڵ تاقیگەکان دوازار لێکتێگەیشتنی باشەیە لە کۆمەڵی شوێن ئەم پرۆسەیە زۆر بە باشی بەڕێوە دەچی کێشەکان بەرەو چاسەکردن ڕۆیشتن وەکو باسم کرد ئەگەر نیگەرانێکی شەبێ لە ئەو هاوڵاتیانەیەکەوە ئاژەڵ سەردەبڕن یاخود لێکتێک نەگەیشتنیەکە بێ لەم زۆرە پرۆسەیە کە تاقیگەی وەرگرتنی سامپڵی ئاژەڵەکانی لێ بەڕێوە دەچێت ئەمە لە پێویستی بە هەماهەنگی زیاترە
پێشبینی دەکەین لە چەند ڕۆژی داهاتووکەوە کۆبنەوە بکرێت و وحدەی ئیداری سلێمانی خۆی هەڵدەسێ بە ڕێخستنی ئەم میکانیزمانە وەزارەتی کشتتوکاڵیش تێدا ئەندام دەبێتن و بەشداری دەکەین و لە هەمان کاتدا بە دوواداچوون دەکەین بۆ نیگەرانیەکان. هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت کاکیوە یان ئەگەر هاتوو لەوان جێبەجێ نەکرا بڕیارەکە سلێمانیشدا هەڵدەوەشێتەوە؟ من بەتەواوی بەڕاستی دەبێت نەتیجەکە وەربگرین بزانین ئەم پرۆسەیە چۆنە گرێبەستەکە گرێبەسێکی سەرتاسەری یاخود تەنها بۆ ڕێخستنی ئەم گرێبەسە لەگەڵ کوشتاگەی سلێمانی ڕێکخراوە. زۆر سپاس بە زۆر بەڕاستی وە عەلی و تەوێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کوردستان نیز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.